مامۆستا پیاوێک هاتۆتە داوام ئێستا دایکم ئەڵێ هەر ئەبێ بیکەی پیاوەکە تەقریبی 21 ساڵە من گەورەترە باشە منی ژنامەوێت دایکم ئەڵێ ئەگەر نێکی حاشا و لە یەکەم باشە من ئەگەر نێکەم لە یا گوناحبارە بم ئەمەنی تۆ چەندێکە؟ من 9 يعني تقريبا 25 ساڵ پیاوەکەش تقریبا 50 ساڵە 76 ئیتر تقریبی بەڵێ ئەونا 50 ساڵ والله کچەکەم طبعا ئەبێ دایکت وە ماڵەوەتان بیر لەوە بکەنەوە 15 ساڵی تر تەمەنی تۆ بێتە 40 ساڵ واتە تۆ هەر هێشتا گەنجیت بەڵام پیاوەکەت بێت پیرە پیاو ئەبێتە 65 ساڵ باشە نەفریای مناڵەکانە دەکەوێت نەفریای خۆتیشەکەوێ بەڕاستی ئەوەیان قەزەیەکی خێزانی خۆتانە باشە و ئەبێ خۆت دانیشی لەگەڵ خانەوادەتان لەگەڵ براکانتە لەگەڵ ماڵەوەتانە قەناعەتیان پێ بکەیت کە من ئەم شتە بە زۆر نابێت و پێم ناکرێت ئەوەیان کەوتۆتە سەر هینی خۆتان یعنی کەوتۆتە سەر بڕیاری خۆتان نەک من بۆ خۆم بم ئەگەر بۆ خۆم بم من بڕیارێکی جیاوازەکەم من نامێ ینی بە هەموو شێوازێک ئەڵێم نامێ تەلەفۆنم هەر تەلەفۆن لەس تەلەفۆن بۆ مەگالە ئیشم نامێ سەوتی هەموو دەقێ بۆ منێرێت ئەمڕۆ ئەمود نایکەم کاکە وازم لێبێنە یەکسەر دوعای لەکردمت یاخوا قەت خێر لە خۆ نەبین یاخوا قەت زەواج نەکەی حاشاشی لەگرمتی بەی شێوازێک نەی بە ماڵەکەشمە بێ قاتی شماچکەی ئاژ نابمەوە من لە یا گوناحبارە بم چێ وایەوە دایکم وای پێوە وەڵی کچە بەڕێزەکەم دایکم وای پێوتم نازانم دایک من لای برایەکم ئەژیم بەڵێ دایکم کەسی میهرەبانە دایک ئەبێ قانجازی ڕۆڵەکەی خۆی بوێت لەگەڵ براکەتە حیوارێکی باش بکەن یعنی ئەم بابەتە بە جوانی ڕوونکەنەوە و ئینسانە بێت دوورمەودا بێت باشە ئەمە قەزەیەکی خێزانیە تایبەت بە خۆتان من ئەگەر بە تۆ بڵێم مەیکات کە نەتکرد ڕەنگە ڕۆشن بڵێنەوە من لە یا گوناحبار نابم من ئەو ئەمێ ئەوە بزانم مامۆستا ناخۆشکە بەڕێزەکەم من هەر ئەمە و نەبزانم لە من گوناحبارە بم یان نابم لە ڕووی گوناحباری و گوناحبار نابی چونکە تۆ خۆت ژیانی خۆت دیارەکەی بە تایبەت مەسەلەی بە شودان و ژنهێنان بە زۆر نابێت بە هیچ شێوازێ بە زۆر نابێت